دوام دیداری خورماڵ تایبەت بە ژیان و بەرەمەکانی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بەڕێوەچوو. ژمارەیەک توێژەر و نووسەر لە دیدارەکەدا باسییان لە وێزگەکانی ژیانی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس کرد و بەڕێوەبەری ڕۆشنبیریە لەبجەش دەڵێت هەوڵ دەدەن دیدار بۆ سەرجەم زانا و هێمە گەورە و دیارەکانی کورد بکەن. دیداری ئەمڕۆمان تایبەتە بە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس ڕۆڵی لە بەکورداندنی فۆرمی ئاینیدا دیارە مامۆستا ڕۆڵێکی گەورەی لەو بارا بینیوە ئاینی کردە قەڵغانێ بۆ پاراستنی زمان و فەرهەنگی کوردی و ئێمە ئەم دیدارانە بەردەوامیان ئەبێ دڵنیایی ئەدەین و هەر ساڵە و بۆ زانایەکی ئاینی کە خزمەتی نیشتمان و گەل و پاراستنی فەرهەنگ و زمانەکەی کرد. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە بەهاری ساڵی 1901 لەدایک بووە و لە 30 ئابی 2005 کۆچی دوایی کردووە. لە دووەم دیداری خورماڵدا باس لە پێگە ئاینی و زانستی و شەریعەکەی مامۆستا دەکرێت کە ئەتوانین یەکێک لە گەورەترین شاکارەکانی کە ئەمڕۆ باس ئەکرێت ساڵی 1934 زاینی یەکەمین وتاری کوردی لە منبەرەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشکەش کرا کە بووە ڕەچەشکێن بۆ ئەوەی وتاربێژەکانی تریش بەدوایە بێن و ئەوەش لەسەر ڕاستپاردەی جەنابی شێخ عەلاءالدینی نەقشبەندی خۆی گەورە لیان ڕازی بێت ئینشاءالله. مامۆستا عەبدولکەریم یەکێکە لەو ڕەمزانەی کە لە مێژووی ئەمە شوێنێکی دیاریکراوەیە لەبەرەوەی کە تەسەوف و ڕۆحی کوردەواری و شریعەتی ئیسلامی و شافعیەت و ئەشعەریەت و ئەمانەی کە بەشێکن لە ناسنامەی مێژووی ئیسلامی کوردی بە یەکەوە تێکەڵ کرد و توانیشی تا کۆتایی تەمەنی پارێزگاری لە کەسێتی خۆی بکە هەم لە ڕۆدینیەکەوە هەم لە ڕووی ئەدەبی نەتەوەیی و بژاردنەوەی ئەدەبی ئیسلامی و کلاسیکی کوردیەوە ڕۆڵێکی گەورەی بینی لە هەموو حاڵەتێکە ڕەمزێکی مێژووی هاوچەرخی ئەمەیە و خزمەتێکی گەورەی بە ڕەهەندەی ئیسلامی و نەتەوەیی و کولتوریەکەی کولتور و زمان و فەرهەنگ و مێژوو و واقعی کوردەواری ئەمە کرد. مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس شاعیر و مفتی کوردی سەدەی 20ەمە. ئەو زیاتر لە 60 پەرتووکی ئاینی مێژووی و وێژەیی بڵاو کردوێتەوە. سەرەڕای تەفسیرکردنی قورئانی پیرۆز بە زمانی کوردی و عەرەبی، هەروە ساختکردنەوە و شیکردنەوەی چەندین شاکاری شیعری کلاسیکی کوردی لە کارە گرنگەکانی دیکەی ئەم کەسایەتیەیە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خورماڵ.